لەمیانی ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵ لە مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کۆبوونەوەی گشتی بۆ ئەندامان بەڕێوەچوو. سەرەتای کۆبوونەوەکان بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە لە ئەنجومەن و ئۆرگانەکانی ڕانیە و پشدەر و دواتریش لە حاجیاوە و چوارقوڕنە و ئۆرگانەکانی دیکە بەڕێوەچوو. دیارە ئەمڕۆ هەشتەوی مەڵبەندەکە لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە کۆبوونەوە گشتەکانی لێ بەڕێوە دەبات. دوایەوەی کە لە ڕۆژی 1 دەستمان پێکرد ئەمڕۆ دەی 5 هەشتەوی مەڵبەندە کە کۆبوونەوە گشتەکان بەڕێوە دەچێت. سوپاس بۆ خی گەورە بە شێوەیەکی گشتی کۆبوونەوەکان باش بەڕێوە دەچن. ئەمڕۆژ کە لە مەڵبەندی ڕاپەڕینین مەڵبەندی ڕاپەڕین لە چەند شوێنێک لێ کاتدا کۆبوونەوە گشتەکان بڵین بەڕێوە دەچێت و هەر مەڵبەندەکانی دیکە. بۆیە ئەلحەمدوللا ئێمە بە شێوەیەکی گشتی لە پرۆسەکە رازینەوە و باش بڕێت. دیارە ئەمڕۆ لە سەرتاسەری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوە گشتەکان بەڕێوە دەچن لە سەرجەم بارگاکان. چەند کاتی جیاوازە؟ لە 3-4 کاتی جیاوازدا لە هەموو بڵێن سنوورەکان لە هەموو بازنەی ئەنجومەنەکان بەڕێوە دەچن کە خۆ دەبینێتەوە لە 25 ئۆرگان کە لەم مەڵبەندەدا بوونی هەیە و کۆبوونەوە گشتەکانی تێدا ئەنجام دەدرێت. ئەندامان لە سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری با ئومێد و گەشتبینیەوە دەڕوانە کۆنگرەی حیزبەکەیان و هیوادارن ببێتە هۆی پێشکەوتنی زیاتری کار و پڕۆژەی ئیسلامی. بەپێی ئەو سیستەمەی دانراوە بەپێی ئەو ئامادەکاریانەی کە لیژنەی باڵای کۆنگرە دەستی پێکردووە و بەپێی ئەو ئامادەیە کە لایەنگرانی کۆمەڵی دادگەری و ئەندامانی کۆمەڵی دادگەری و لاوانی و گەنجانی کۆمەڵ دادگەری هەیە بێگومان دەبێت ئەم کۆنگرێ گۆڕانکاری تێدا بکرێت و ئەم کۆنگرێ بکرێتە وێستگەیەکی گرنگی گۆڕانکاری. لە چوارچێوەی ئامادەکاری بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری و سپاس بۆ خواپشکان توانیوانەکە ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لە کۆنفرانس و بۆنەکاندا و بە هیواین ئینشاءالله ئەم کۆنگرەیە بێتە مایەی خێر و خۆشی بۆ کۆمەڵ هەروەها کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری گۆڕانکاری جدی بە دوای خۆیدا بێنێت و بێتە مای خێر و بەرەکەت ئینشاءالله. کۆمەڵی دادگەری لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاری و دیاریکردنی ئەندامانی کۆنگرەیە لە کۆبوونەوە گشتیەکاندا بۆ بەستنی کۆنگرەی 5 تاکو ئێستا بەشێکی زۆری کۆبوونەوەی مەڵبەندەکان کراوە و بڕیار وایە لە هەفتەی داهاتوو سەرجەم کۆبوونەوەکان کۆتاییان پێ بهێندرێت بۆ دیاریکردنی ئەندامانی کۆنگرە و وەرگرتنی ڕاو سەرنجی ئەندامان لەسەر سیاسەتی داهاتوو کاری ناوخۆیی و دەرەوەی کۆمەڵی دادگەری کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.